هۆکار چییە کە کتێبە ئاینیەکان لە نێو کتێبخانەکان لە نێو پێشانگان نێودەوڵەتیەکانی کتێب پرفرۆشترینە سوپاس بۆ خوا کامەش جێگەی دڵخۆشیە و باز لەوەش دەکەین کە تا چەند گرنگە تاکی موسڵمان بە تەواوەتی زانیاری لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر ئاینەکەی وەربگرێت تاوەکو بە باشتر شارەزابێت لە ئاینەکەی وی کە لە عیبادەت و لە کار و کردەوەکانیشیدا زیاتر بەکاری بێنێ گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی مامۆستای ئاینی مامۆستایان زۆر بەخێر بێت ئەوەساگەر لەوە دەست پێ بکەین بۆچی گرنگە تاکی موسڵمان زانیاری زیاتری هەبێت لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام لەسەر ئاینی کە پەیڕەوی دەکات بۆ گرنگانێ چ کاریگەرێکی لەسەر خۆی لەسەر کۆمەلگا دەبێت بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه دوباره سپاس بۆ بەڕێزتان سپاس بۆ دەرفەتە لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ تەواوی بینەرانی بەڕێزی شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە ئومێدواریم بتوانین سوودێک بە هەمولایەکیان بگەێنین هەڵبەتە ئێمە هەڵگری ئاینێکی گەورە و مەزنین کە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆ ئەوەی کە ئەو ئاینە بە جوانی بەرجەستە بکەی لە ژیانی خۆتە و بۆی ئەو ئاینە لە ژیان تا ڕنگ بداتەوە پێویستە شارەزای ئەو ئاینە ببی بزانانی ئەو ئاینە داوای چیت لێکە بۆی بتوانانی ئەرکەکانت بە تەواوەتی جێبەجێ بکەی بۆی بتوانی ئەو واجباتانی کە لەسەرت واجب کراوە تۆ بە جوانی جێبەجێ بکەی و شتەکان لە شوێنی خۆیان دایبنەی و کەمترین کەموکوڕی و هەڵە و کەموکوڕی هەبێت لە پیادەکردنی ئەو ئاینەیە بۆیە پێویستە هەر کەسێک بە ئەندازەیەک شارەزا ببێ لە ئاینە پیرۆزەکەی خۆی ئەوانەی کە زەڕورە هەموو موسڵمانێک بیزانێ بریتێ لە شارەزابوون لە ئەسڵی دینەکەی کە بریتێ لە پایەکانی ئیمان پایەکانی ئیسلام چۆنێتی ئەنجامدانی نوێش چۆنێتی هەندێک لە ئەو عیبادەتانەی کە پێویستە ڕۆژانە ئەنجامی بدەیت کام شتە حرام و قەدەغەکراوە و سنوور بەزانە ئینسان لێ ئاگادار بێ ئەمە کۆمەڵێشتی سەرەکیە کە ئەبێ هەموو کەسێک بیزانێ ئەبێ هەموو کەسێک بای خۆی تۆ چۆنەڵی مسلمانم و من تەنها خوا ئەپەرستم و بەڵام خوا ناناسی نازانی خوا چییە ناوەکانی چییە داوای چی لێ کردووی ئەیەوێ لە چی خۆت بگریتەوە ئەڵێ من ئیمانم بە پێغەمبەری خوا هێناوە محەممەد صلی الله علیه و سلم بەڵام نازانی محەممەد کێیە نازانی چۆن ڕەوانە کراوە خێزانەکانی چییە چەند ساڵ داوای کردووە یعنی شتێکی پێوتی ئوسولی ثەلاثە یعنی سێ بنچینەکە کە ناسینی خوای گەورەیە ناسینی دینەکەتە ناسینی پێغەمبەرەکەتە هەموو موسڵمانێک بە ئەندازەیەکە بێ شارەزایی لەمەیە هەبێ دواتر لە نێو موسڵمانانیشا خەڵکانێکی ترمان پێویستە کە بە تەواوەتی شارەزای دینەکە بن بۆ ئەوەی کە هەموو ئەو یاسا و ئەو وردکاریانی کە لە ئاینەکەیە هەیە ڕوونیکەنەوە بۆ خەڵکانی تر کە ئەمەش زیاتر ئەرکی مامۆستایانی ئاینی و داعی و بانخوازەکانە لەگەڵ ئەوەیشە هەر کەسێک بە ئەندازەی خۆی واجبی ئەوەیش ڕوویتی ئەکا کە ئەو دینە لێی شارەزاوی و بە خەڵکی بگەێنێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ بەلیغوا عنی وەلەو ئایە لە منەوە بیگەێنن ئەو پەیامەی خوا ڕوونیکەنەوە بۆ خەڵک ئەگەر تەنها یەک ئاەتێکی شەوێ یعنی هەر کەسێک بە ئەندازەی خۆی مکەلەفە بۆ ئەوەی کە خەڵکی ئاشنا بکا بە دین و خەڵکی شارەزا بکا لە دین جا وەکوتم بەشێک لە ئاینەکەمان زەڕورە هەموو کەسێک بیزانێ ناسینی خوا ئەو شتە سەرەکیانی کە خوای گەورە داوایەکە لە بەندەکان لە عیبادەت و پەرستش دوورکەوتنەوە لە شەریک قەرادان بۆ خوا و دوورکەوتنەوە لە گوناهە گەورەکان هەندێک لەو شتە سەرەکیانی کە ئیسلام قەدەغەی کردووە و داوامان لێکا کە نزیکی نەکەین و ئەمە زەڕورە هەموو کەسێک بیزانێ و تەواوی تەفاسیلی دین و ئەحکام و یاساکانی دینیش ئەوە پێویستە خەڵکانێکی شارەزا و خەڵکانێک بیزانن کە پیانەوتوێ زانا یا پیانەوتێ بانخواز یا پیانەوتێ مامۆستای ئاینی زۆر باش مامۆستا کاتێککە باسی کتێبەکەین ئەوترێ ئەوەندەی کە خوددا قورئان و پەیامی خۆی لەسەر شێوەی کتێبێک ناردووەتە بۆ مسلمانان و بۆ مرۆڤایەتی ئەمە پەیامێک تیا بۆ مسلمانان بەگشتی یاخود ئەمە واکە لە مسلمانان چۆن کتێب بکەنە بەشێک لە ژیانی خۆیان بێگومان ئەگەر دیقەتی ئەو ئاینە گەورەی ئێمە بەی یەکەم ئاەتێک کە هاتووتە خوارەوە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتێکا کە کەسێکی نەخوێندەوار بووە فەرمانی پێکا بە خوێندنەوە اقرأ باسم ربك الذي خلق سێ جار جوبریل دێت بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوای لێکا کە بخوێنێتەوە ئەمە ئەگەر مانایەک لە خۆ بگرێ ئەگەر مانایەکی گەورە و گرنگ و سەرەکی تیا بێ
ئەوەیە کە هانی خوێندنەوەدا، چونکە ئینسان بە خوێنەوە بەرچاوڕوو نەبێ، حەقیقەتەکانی بۆ دەرەکەوێ و عقلی خەڵک ئیزافاکە بۆ عقلی خۆی، تەجروبەی خەڵک ئیزافاکە بۆ تەجروبەی خۆی و هەر لەبەر گرنگی ئەم بابەتە بینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە دێتە سەر ئازادکردنی کۆیلەکان، هەر کۆیلەیەک ئازادەکە، هەر ئەسیرێک ئازادەکە لە مقابل ئەوەی کە خوێنەواری فێری چەند مسلمانێک بکرێ. ئەمە ئەگەر دلیل بێ لەسەر شتێک، دلیل لەسەر گرنگی خوێندنەوە و گرنگیدان بە خوێندنەوە. یان مەسەلەن هەر لەبارەی زانست و زانیاریەوە ئەبینی کە تاکە شتێک کە لە قورئانە خوای پەروەردگار فەرمانی بە پێغەمبەری خوا کردووی عەلەیهی سەڵات وسەلام کە داوای بکا لە خوا بریتی بۆ لە عیلم وەقل ڕەبی زیدنی عیلما، پەروەردگارە هەمیشە عیلمم زیاد بکە. یەکێ لە ڕێگا سەرەکیەکانی زیادبوونی زانست و زانیاری و ڕۆشنبیری بریتێ لە ئاشنابوون لەگەڵ کتێبە و هاوڕێتیکردنی کتێبە. زۆر باشە مامۆستا، لەگەڵەوە ئەو هەموو پێشکەوتنی کە لە ئێستادا هەیە، ئەو بیرەی ڕۆژ ئاواکە زۆرێک گەیانێت تێکەڵی کونی و کۆمەلگای کوردی بکەن، بۆچی سپاس بۆخوا بیری ئیسلامی و بابەتە ئاینیەکان، کتێبە ئاینیەکان لە هەموو پێشانگاکانە پرفرۆشتین؟ ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ تاکی مسلمان بۆچی لەم سەردەمی ئێستاماندا سپاس بۆخوا گەنجان زیاتر ئەیانێ ئاشنا بن بە ئاینی پیرۆزی ئیسلام، زیاتر ئەیانێ ئاینی ئیسلامیان خۆش بێت؟ بەڵێ، سپاس بۆ خوای گەورە. بەپێی ئامارەکان لە چەند ساڵێکە کە ئەم پێشەنگایە، ئەمە دەورەی چوارەمێتی کە لە شاری سلێمانی ئەکرێتەوە، بەپێی ئامارەکان پرفرۆشترین کتێب لە ئەو کتێبخان و لەو پێشەنگایانە کتێبی ئاینیە. ئەمەش بەڕاستی جێگەی دڵخۆشیە و نیشانەی وشیاری کۆمەلگای کوردیە. سپاس بۆ خوای پەروەردگار، ئەبێ هەموو دنیا بزانێ، ئەبێ هەموو خەڵکانی تر لە دەرەوە بزانن کە کوردستان خەڵکانێکی وشاری تایە، گەنجانێکی زۆری تیا کە گرنگی بە خوێنەوەی ئاینیەدەن. طبعا من بەڕای من بۆ چەند خاڵێک ئەگەڕێتەوە. یەکێ لەوانە هۆشیاری خەڵکە کە ئەزانن ئاین چەندێ زەرورە بۆ ژیان، ئاین چەندێ زەرورە بۆ ڕێخستنی کۆمەلگا، بۆ ڕێخستنی ئاکار و ڕۆشتەکانی ئینسان. شەوق و حەزی خەڵکە بۆ ئاشنابوون لە ئیسلام، یعنی بە فەزلی خوای گەورە چیتە ئەو پێشەنگایە سەرەکی گەنجانێکی زۆری تایە کە زۆر بە مشتاقیەوە بەرەوپیری کڕینی کتێبە ئاینەکان ئەچن، قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان خەڵکانێکی زۆر تەماشاکی کتێبی ئاینیەکردن. هەستەکەن ضرورەتێکە بۆ ژیانیان، هەستەکەن ئارامی و ئاسوودەیی لە نێو ئیسلاما هەیە، هەستەکەن بۆ شارەزابوون لە دینەکەیان پێویستیان بەوەیە کە کتێبی ئاینی زیاتر بخوێنەوە. ئەمجار لە لایەکی ترەوە سوپاس بۆ خوا ئەو کرانەوەی کە کراوەتەوە بە ڕووی وڵاتەکەمانە، بەڵێ لە هەندێک لایەنەوە ڕەنگە لانی خراپی هەبێ، بەڵام لانی باشی هەیە کە خەڵکی وشیار کردوێتەوە، وای لە خەڵک کردووە کە گرنگی بە وشیارکردنەوەی خۆی بدا، گرنگی بە ئەوە بدا کە زانستی خۆی زیاد بکە، و لەگەڵ ئەوەیشە کۆمەڵێ مؤلفی تازە، کۆمەڵێ نووسەری تازە، کۆمەڵێ وەرگێڕی تازە هاتوون کە مەکتەبەی ئیسلامیان ڕازانۆتەوە. ئێستا گەر دیقەتی ئەو کتێبخانەیە و دیکاتێک کە ئەچیتە ئەو پێشەنگایە سەرەکەی جوانترین کتێبە ئاینەکانن، جوانترین دیزاینی کتێبە ئاینەکانن. بابەتی سەرنجڕاکێش سوپاس بخوا کۆمەڵێ نووسەری باشمان هەیە، کۆمەڵێ وەرگێڕی باشمان هەیە کە ئەچن ئەو کتێبانەی کە ضرورە بۆ بەرپەرژانەوەی ئیلحاد، بۆ ئاشناکردنی خەڵک، بۆ خۆشەویستکردنی ئیسلام لە دڵی خەڵکە، ئەچن ئەو کتێبانە وەرەگێڕن و ئەوش کاریگەری هەیە. و تا ڕادەیەکی باش بەراورد بە وڵاتان و بە شوێنانی تریش نرخی کتێبەکان هەرزانە، بەو پێی کە زۆرێک لە کتێبخانەکانە چن لە وڵاتی ئێران و لە هەندێک لە وڵات کە پارەی ئێمە بەراورد بە وڵاتی ئەوان قیمەتی باشترە، ئەچن لەوێ چاپیەکەن لە ڕووی نرخیشەوە هەرزانترەکەوێت. تەماشاکەی کتێبێکە کڕی پڕی لە سوودە، پڕی لە کەڵکە و ئەکرێ سوودێکی باشی لێ ببینی تەنها بە 2000 دینار یا بە 3000 دینار پارەی لە فەیەکی باشە. ئەم لەلایەکی ترەوە ئەو حاڵەتە ئیسلامی کە لە کوردستانە هەیە، ئەو تەوژمە ئیسلامی کە لە کوردستانە هەیە، ئەو سەحوەیی کە ئەلحەمدوللا خەڵکێکی زۆر وشیارە و ڕوو لە دینە، ئەمە وای کردووە خۆشەویستیان بۆ کتێبی ئاینی و بۆ ئاشنابوون و شارەزایی زیاتر لە ئاین هەبێ. ئێستا گەر بچیتە هەر چوار پارچەکەی تری کوردستان، چ وڵاتان لە هیچ شوێنەکە نابینی
ئەو ڕێژە گەنجە زۆرەی کە لە کوردستانە ڕویان لە مزگەوتە و ئەو خەڵکە دینداری کە ڕویان لە مزگەوتە بەو ڕێژەیە و بەو ئەندازێ نایبینی لە شوێنەکانی تر ئەمە وای کردووە کە خەڵک زیاتر تاوان کە گەنجی دیندار زۆر بوو خوێنەری کتێبی زۆرە بێ و خەڵکی زیاتری زۆرە بێ بۆی کە ئاشنای دینەکەی بێ. مامۆستا دوێنێ پێشکەشکارێکی کەناڵی بانگوازیەوە لێو بوو ئەنی ئاماژەی بەوە کرد دەیبینی پێیتا خوشکانێکی زۆری حیجاب مسلمانانێکی زۆر ڕیشێکی جوانیان سەردانی ئەم پێشانگایە دەکەن ئەمانە بۆ خۆی پامێکی ژنیە کە مسلمانان کە گەنجانی دیندار احتیمامیان بە بابەتە ئاینەکان و ئەیانەوە کتێب ئاینەکان بکرن ینی قەربوونی قەرباڵێکی زۆری نیێ و پێشانگا کە خانمانێکی زۆر بە حیجاب و دێن و تەواوی کتێبخانی ئیسلامەکانیان پڕ کردووە ئەمە بۆ خۆی ئەو پامە ناگەێنێت کە تاکی مسلمان دەیەوێت زیاتر ئاشنابێت بە ئاینی پیرۆزی ئیسلام. بێگومان یەکێ لەو شتانی کە دڵی هەموو مسلمانێک خۆشەکە کاتێک کە ئەچێتە ئەو پێشەنگایە کۆمەڵی خوشک و برای گەنجی جوانی تازە پێگەیشتووە بینێ کە زۆر سوورن لەسەر پابندی بەدینەوە زۆر سوورن لەسەر شارەزایی لە ئاین باوەڕ کە ڕەنگە جوانترین دیاری ئەو بێکە کتێبێکیان پێبەخشی ئەوەنە بەلایەنەوە گرنگە و لەگەڵ زۆر بوونی ئەم تەکنۆلۆژیایش کە بتوێنێتەوەی تا ڕادەیەکی باش کاریگەری لەسەر خوێندنەوە کردووە بەڵام گەنجانێکی زۆریشمان هەیە با بزانی کە ئێستش تامەزۆرەی خوێندنەوەن و خوێندنەوەیکی باشیان هەیە لانی کەم بوونی کتێبخانە لە ماڵەوە نیشانەی ڕۆشنبیریە نیشانەی ئەوەیە کە یعنی هەر ئەو کتێبخانە لە ماڵەوە بێ ڕۆژێک هەر ئەم کەسە تامەزۆری بۆ خوێنەوە بۆ دروستە بێ ڕۆژێ هەر پێویستی پێبێ بخوێنێتەوە یعنی ئەوە یەکێکە لە مەشهەدە جوانەکانی پێشەنگا کە ئەو هەموو گەنجە جوانەی تایە کە ئەمە نیشانەی ئەوە بێ کە ئینشاڵڵا جیلی داهاتوو باشتریشە بێ ئێستا بەداخەوە چیتە هەندێک لە وڵات هەندێک لە شوێنەکان ئەچیتە مزگەوتەکان سێکەی تەنها چەند کەسێکی کەمی مەسەلەن پیری تایە بەڵام سوپاس بۆخوا ئێمە مزگەوتەکانمان زانکۆکان یعنی دیاردەی دیندارێتێکی زۆر ئەمەش بەڕاستی بۆ ئەو جوهدا ئەگەڕێتەوە کە هەموو لایەنەکان پێکەوە کردویانە گوناحە ئەم چاکەیە بدرێ بە کەسێک و کەسێکی تری لێ فەرامۆژ بکرێ هەموو ئەوانەی کە نووسیویانە هەموو ئەوانەی کە داوایان کردووە هەموو ئەوانەی کە کەناڵیان هەبووە شەو ڕۆژ مەسەلەن خزمەتی ئەو دینیان کردو پەیامی خۆیان ڕوون کردوتەوە لە تەلەڤیزیۆنەکان لە رادیۆکان لە نووسراوەکان لە خەڵکانی داعی لە ڕۆڵی مامۆسایانی ئاینی لە ڕۆڵی مامۆسایانی زانکۆ لە سەنتەرەکانی فێرکردن و لە بەرکردنی قورئانی پیرۆز لە ئەو خولانەی کە ئەکرێتەوە لە هاوینەیە هەموو ئەمانە وای کردووە سوپاس بۆ خوا کاریگەرێکی باش لەسەر گەنجان دروست ببێ و خەڵکێکی تێگەیشتووی باش دروست ببێ کە پێم وایە هەر مسلمانێک ببینێ بێگومان پێی دڵخۆشە بێت. هەرچکە لە مەسات پێش جەناب میوانێکمان هەبوو گەنجێک کە تەمەنی ئەو نەش نەبوو کتێبێکی سید قوتبی وەرگێڕاوە ئەو ئەمریکایی کە من بینیم بەڵێ ئەمە نیشانەی ئەوەیە جێ دڵخۆشیە و گەنجی تریشمان زۆرە کە تاقە و توانیان هەیە بەس خۆزگا ئەکادیمیایەک پەیمانگایەک جیهەتێک هەبوایە تەبەنی گەشە پێدانی ئەو توانای ئەو گەنجانەی بکردایە یعنی هەر لە نووسین تاقەیەکی باشیان هەیە من بەرنامەیەکم هەبوو لە بەرنامەیەکی دەنگی لە یان بەرنامەیەکی تەلەڤیزیۆن چەند گەنجێک وتەر مامۆستا ئێمە ئامادەین کاتێکم زانینیوەشیان کردبوو وتەر مامۆستا ئێمە هەر خۆمان پێمان خۆشە ئەو بەرنامەیە هینیکەین یعنی بیخەینە سەر کاغەز ئەخر تاقەیەکی باشی توانایەکی باشێت تۆ ڕستە بە ڕستە گوێی لێ بگرە و جارێکی تر بیخەرەوە سەر کاغەز بە ماوەیەکی کەم ئەو بەرنامەیان هەموو خستە سەر کاغەز ئەکرێ بۆ نمونە دەستکاریەکی بکەین و ئەوە تۆ زێڕێکێکی بخەین و بیخەینە شێوازی زمانی کتێب و چاپ بکرێ مەبەسم لە چییە توانای گەنجە تاقەی گەنجە الحەمدوللا گەنج ئێستا زۆر تامەزۆری شارەزابوونە لە دین ئێستا بانخوازێکی معتەبەر کەسێکی شارەزا ڕایگەیەنێ کە کۆڕێک ئەکرێ لە ئەم شارەدا سوپاس بۆخوا بە هەزاران گەنج کۆ بێتەوە کاتێککە پێشبڕکەیەکە کرێ بۆ خوێندنەوەی کتێبێک یا بۆ تاقیکردنەوە لە کتێبێکە سەیرەکەی 20,000 کەس 40,000 کەس تا 50-60,000 کەس ناو خۆی نووسێ ئەمە جێ دڵخۆشیە کاتێکە ئەڵەی فلانە مسابقە مەسەلەن دیارەکەی خەڵاتەکەی گەشتێکی عمرەیە سەرەکەی بە هەزاران کەس ناو خۆی نووسێ کۆتا مسابقە کە کرا لە بەرکردنی سوورەتی ڕەحمان بوو نزیکەی وازانم زیاد لە 33 بۆ 35,000 کەس ناو خۆی نووسیوە زۆربەی ئەوانش گەنجن لە قورئان و لە کچان ئەمە زۆر زۆر جێی دڵخۆشیە.
ماوەسا بۆ ڕکابەریکردنی بیری ئیسلامی دەزانین چەنەها پارە سەرفەکرێ میدیا خەنەکار بۆی کە بیری ئیسلامی گەشە نەکات و گەنجان زیاتر سەرقاڵ نەبن بۆ تا چەند گرنگە گەنجی ئێستا خۆی پڕچەکە بە خوێندنەوەی بابەتە ئاینیەکان بێت یاخۆ دەر بابەتێکی زانست و زانیاری بێت کە گرنگ بێت بۆی کە ئێمە پڕچەک بین و بتوانین هیچ بیرێکی دیکە جگە لە بیری ئیسلامی زاڵ نەبێت بەسەرماندا لە کۆمەلگادا. بەڵێ بێگومان بە درێژایی مێژوو و لە ئێستایشە لە بەرامبەر ئەو تێگەیشتنە ئیسلامی کە هەیە لە بەرامبەر ئەو لێشاوە گەنجە جوانی کە ڕویان کردوتە دین خەڵکانێکی ترش هەیە کە ئەیانەوێ گەنجان لا ڕێدا بەرن یان بیری ئیلحاد لە کۆمەلگایە پەرە پێ بدەن بە تایبەت لە زانکۆ پەیمانگاکان ئیشی زۆر لەسەر ئەکرێ خەڵک وا لێ بکەن کە بێدینی بکەن یا ظاهری ئیلحادی تیادا بڕوێنن سواز بۆ خوا لە بەرامبەر ئەوەیش کۆمەڵێک گەنجی چاک پێگەیشتون کە خۆیان شارەزاب کردووە لە بابەتەکانی فەلسەفە و ئیلحاد و ڕەدانەوە ئەو جۆرە کەسانە چەندێ ئەو هەجمەیە زۆر بێ لە بەرامبەریشە ئەوەندە زەڕورە بێ و پێویستە بێ لەسەر مسلمانان کە خۆیان شارەزا بکەن بە تایبەت لە چەند بوارێک لە باری ئیلحاد کە ئێستا ئیشی زۆر لەسەرەکرێ ئێستا زۆرتر بە عیلم و زانست محارەبەی مسلمانانەکرێ وەک لە چەک و کوشتن و بڕین و ئەوانە بە فکر لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی کتێبەوە لە ڕێگەی محازەراتەوە بۆیە ئێمەش لە بەرامبەر ئەوەیە پێویستمان بە شارەزاییە بۆ ئەوەی کە لە ڕێی عیلم و زانست و زانیاریەوە چەسپا بین دامەزراوە بین وەکو دارخورمایە کە هیچ بایەک نەیهەژێنێ وەکوتم سواز بۆ خوا ئێستا گەنجانێکی زۆر ڕویان کردوتە ئەو مەجالە بەڵام پێویستمان بە زیاترە و لە لایەکی تریشەوە بەڕاستی پێویستە ئەو کەسانیش کە دەوڵەمەندن پارەدارن ئیمکانیەتیان هەیە دامی ئەو پرۆژە و ئەو ڕێکخرا و ئەو خول و ئەو کتێب و چاپکردنی ئەو کتێب و ئەو شتانێک بکەن کە بەڕاستی خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلامەکە بۆی ئەوانیش بەشدار بن ئەمە سەحوەیەکە هەر کەسی ئەتوانێت بە جۆرێک لە جۆرەکان تایە بەشدار بێ ئێوە وەکو ڕاگەاندن چیشکە خەنە سەر گرنگی ئاین و گرنگی خوێندنەوە و گرنگی بەرەنگاربوونەوە ئیلحاد و گرنگی ئاشنابوون بەدین ئەوە ئێوە پشکتان هەیە لە جوڵاندنی ئەو بابەتە منێک داعیەک بانخوازێک کە قسەی لەسەرەکەم پشکم هەیە لەوێ مامۆسایە کە دەرسەڵێتەوە پیاوێکی دەوڵەمەند کە ئەزانی چەندێک کتێب هەیە زەڕورە ئێستا ڕەنگە خەڵکانێک لەبەر بێپاری نەتوانن چاپی بکەن یعنی مەبلەغێکی زۆریشی تێناچێت گەنجێک ئەبێ بە سەدەقە جارێش بووی ئەبێ بە خێرێکی بەردەوام بووی یا بۆ نمونە خولێکە کرێتەوە پێویستی بە هەندێ پارە هەیە بۆ خۆراک و ئاو و پێداویستی ئەو خولە چەند گرنگە تۆ کە توانایە کتێ ئیمکانێتی کتێب بڵێ کاکە من مەصرەفی بەڕێوەبردننی ئەم خولە ئەگرمە ئەستۆم کۆمەڵێک گەنجی چاکی تیا پەروەردە بێ ینی خول هەیە لەم شاریا من تیا دەرسم تۆ 100 دانە گەنجی جوانی ڕێک و پێک کە لە تەمەنی ئەوانە بە هیچ جۆرە بیریان لای ئاین و لای دین و لەو شتانە نییە سەرکی 100 گەنجی جوان دانیشتون زۆر تامەزرۆ بۆ گوێگرتن لە ئاین بۆ شارەزابوون لە ئاین دەیان پرسیاریان بۆ دروستە بێ لە کاتی محازەرەکە جوابیان نەدەیتەوە تۆ ئەگەر بتانی وەکوڵێ سپۆنسەری ئەم خولانەبی پاڵپشتی ئەم خولانەبی ئەویش بە جۆرێکی تر لە خزمەتە و بەرەنگاربوونەوە ئەو فکرەیە و ئەمێ ئەو مژدە خۆشە بدەم بە خەڵک ئەو دینەی خوای پەروەردگار هەر سەرەکەوێ ئەو ئیسلامە هەر سەرەکەوێ و عاقبەت هەر بۆ ئیسلامە بەڵام خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە دەستێکیانە بێ لە خزمەتکردنی ئەو ئاینەیە هەوڵێکیانە بێ ماندووبوونێکە بینن لە پێناو سەرخستنی ئەو دینەیە ئەوە سەربەرزێ بۆ دنیا بۆ قیامەتیان ماوەستا دەکرێت دیاری بکەین گەنجان یاخود خوێنەران چی بخوێنەوە چی زەروریەتە بیخوێنەوە وڵای من لێرەوە تەنها بە گەنجان ناڵێم تەنها کتێبی ئاینی بخوێننەوە ئەڵێم بابەشێکی باش لە خوێنەوەکەتان کتێبی ئاینی بێ ئەو کتێبانەی کە زەڕورە قیەم و ئەخلاق و هەڵسوکەوت و ئیمان و عەقیدە و ئەوەی خۆتی پێچەسپا و دامەزرا کرد لە بەرامبەر ئەوەیە کۆمەڵێ زانستی تر هەیە کە ئەکرێ ئینسان بۆ ڕۆشنبیرکردنی خۆی بۆ گەشەدان بە مەهارەتی خۆی بۆ بەرچاوڕوونی زیاتر بۆ شارەزایی زیاتر ئەوانەیش بخوێنێتەوە زەڕورە ئینسان ئەگەر شارەزای نەخۆشیەک نەبێ چۆن قسەی لەسەر بکە چۆن عیلاجی بۆ دابنێ ئەبێ لە بابەتەکانی تر شت بخوێنەوە بە تایبەت کۆمەڵێک کتێبی چاکە ئێستا لەم سەردەمەیە لە زانستە جیاوازەکان لە گەشە پێدانی مرۆیی لە مەجای پەروەردە و پێگەیاندن لە یعنی زۆر مەجال ئێستا کتێب هەیە یعنی جوان وای ئینسان لە هەموو شتێک بزانێ و لە شتێکیش باش قوڵ ببێتەوە
گەنجی مسلمانیش گەنجی خوێنەواریش پێم باشە لە ئاینەکەی باش شارەزا بێ لە پەنای ئاینەکەیشەوە کۆمەڵێ فێرقەی زۆر هەیە کۆمەڵێ خەڵکی زۆر هەیە کۆمەڵێ منەظەمەی زۆر هەیە شارەزایان ببێ مەسەڵەن لە لایەنی پەروەردەوە لە لایەنی گەشەپێدانی تواناکانیەوە چۆنێتی بیرکردنەوە ڕێگەکانی سەرکەوتنەوە یعنی کتێبی تریش زۆرە ئینسان لە پەنایەوە شارەزای ببێ هەندێک جار ئینسان پێویستی بۆیە کتێبێ بخوێنێتەوە تۆزێ ئیسراحەت بە دڵ و دەرونی بدا تۆزێ خەمەکانی لێ بڕێوێنێتەوە کتێب هەیە لێ کاتێکە لە هەندێک لاپەڕێ ئەتوانی ئەتخاتە پێکەنین و لە چەند لاپەڕێکی تر ئەتخاتە گریان بەمەرجی ئینسان ئالوودە بێ لەگەڵیا تێکەڵی بێ لەگەڵا بخوێنێتەوە جاروواوە من لە یەک دانیشتنیەکە کە کتێب خوێندوتەوە خۆم گریاوم و دەستم کردەوە بە گریان و لە تایشا دەستم کردەوە بە پێکەنین یعنی ئەوەندە کتێبەکە گرنگ بووە کتێب خوێندنەوە تەنها بۆ زانیاری نییە بۆ چێژوەرگرتنە بۆ لەبیرکردنی خەمەکانە بۆ ئەوەی ئەو کاتت هەستی بە چێژ بکەی یعنی کتێب هاوڕێ بەس ئەوە تا قسە ناکە یعنی ئەتخاتە پێکەنین ئەتخاتە گریان تووشی سەر سوورمان تەکا خەم و خەفەت لێ دوورە خاتەوە خۆجاری وا هەندێک پێویستە کتێبێ بخوێنیتەوە جاروار بۆ زاخاوی مێشک لەبەرەوە زەڕورە مەکتەبەی گەنجی مسلمان هەموو ئەو بابەتانەی تیابێ طبعا ئەولەوێتیش بۆ خوێندنەوەی قورئان و هەروەها زانستە شەرعیەکان دەسەکان خۆش بێ مامۆستاییان بۆ ئومێدەی کە پرتوکە ئیسلامیەکان خوێنەریان زیاتر بێت و زۆر سپاس خوێنەریان زیاتر بێت زۆر سپاس دەستان خۆش مامۆستای ئاینی